گریانی سەرکردەیەکی شۆڕشگێڕە بۆ سەرکردێکی دیکەی شۆڕشگێڕ لەبارەی مامی کۆچکرد و دەڵێت دوای ئەو کوردستان بە دۆخێکی خراپدا دەڕوات. بڕاستی مامی کۆچکرد و ئەو ناوەیە هەر کات باسی بکرایە ساڵح موسلیم دەستی دەکرد بە گریان بۆی. کاتێک باسی دۆزی کورد لە ڕۆژاوی کوردستان دەکرێت ساڵح موسلیم ناوێکی گەورەیە و دەبێت لە مێژووی خەباتی کورد بنووسرێتەوە. ئەو بنیادنەری نزیک بوونەوەی هێزە کوردیەکانە لە یەکتری ڕۆژانێک ئەو فرمێسکی بۆ سەرکردە شۆڕشگێڕەکان و دۆخی وڵاتەکەی دەڕێژت. بەڵام ئێستا هەموو خەڵک فرمێسک بۆ ئەو سیاسەت مەدارە کوردە دەڕێژن کە لە تەمەنی 75 ساڵیدا بەهۆی نەخۆشی گورچیلەکانیەوە لە باشووری کوردستان جانی سپارد. ئەو منداڵی کۆبانێ بوو هەر بۆیە بەسەر جەم ئەندامانی خێزانەکەی بە خۆی و هاوژینەکەی لە مەیداندا بوون. کوڕێکیشی بووە شەهیدی کوردستان و کوڕێکی دیکەشی لە نێو ڕێزەکانی تێکۆشاندا بەردەوامە. بڕوانامەیی ئەندازیاری کیمیایی لە زانکۆی تەکنیکی ئیستانبوڵ بەدەستێناوە. یەکێک بۆ لە دامەزرێنەرانی پێدە و دواتریش دوو خول هاوسەرۆکی و پارتە بووە تا ساتەکانی ژیانی بەرگری کارێکی سەرسەخت بوو لە دۆزی گەلەکەی ئەگەرچی چەند کەسێک لە نزیکەکانیشی دژاتیان دەکرد. جگە لە شەهیدبوونی کوڕەکەی لە شەڕی دژی تیرۆر موسلیم لە ساڵی 2018 بۆ ماوەیەک لەلایەن پۆلیسی چیکەوە لە سەرداوای تورکیا دەستگیر کرا. دوایین جار لە ساڵی 2025دا لە یاداشتەکانی مەزاری مام بەدەم گریانێکی بە کۆڵەوە نووسی بەهۆی ئەو پلانە سیاسیانەوەی دەگێڕدرێت کوردستان ئەمڕۆ لە هەموو کاتێک زیاتر پێویستی بە ئێوەیە. ئێستا ئەو لەگەڵ شۆڕشگێڕانی دیکەی کۆچ کردووە، بەڵام کوردستان لە نەبوونیدا کەلێنێکی گەورەی لە مەیدانی سیاسی بۆ دروست دەبێت کە پڕکردنەوەی قورسە.